هەر نەهات لە مێژە لە ویزگێت چاوەڕوانیتانە. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. هەفتانە لە ڕێگەی بەرنامەی کۆوارەوە ئاگاداری هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەبن. جگە لەوەش ژمارەیە کەسایەتی هونەری و نووسەر بەشدار دەبن لە بەرنامەکەدا و بەرهەمەکانی خۆیان شی دەکەنەوە. لە شاری سلێمانی بە دروشمی بە هیواوە ڕوو لە پاییزی شاعێران هەنگاودنین و ژیان لە ئامێز دەگرین، ئێوارە کۆڕێکی شەعر خوێندنەوە بۆ کۆمەڵێک شاعیر بەڕێوەچوو. شاعیرانیش بە پێویستیان زانی جارێکی دیکە کۆمەلگا بگەڕێنەوە بۆ دنیای شەعر و ئەدەبیات و لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کەمێک دەرونی هاوڵاتیان ئارام بکەنەوە. بەداخەوە کە ڕۆژی ناجێگیری تەندروستی و هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا بەشی زۆری بوارەکانی ژیانی ڕاگەت بوو، لەگەڵیانە بواری ئەدەب و هونەر و گرتنی کۆڕ و سیمینار ئەوانە ڕاگیرابووی. ئێستا لەگەڵ ئەوەی کە تۆزێک ڕۆژەکە ئارام بۆتەوە، ڕێز و سپاسم بۆ هەردوو ڕێکخراوی لاوانی کوردستان و ڕێکخراوی گەشە پێدانی بەدەنیەت ئەم کۆڕیان ڕێکخستووە. ئامانج لەوەیە جارێکی تر بگەڕێنەوە بۆ دنیای ئەدەب و جوانی و گێڕانی ئەم کۆڕەوە و لە نزیکەوە گوێبیستی هەم ئەو میوانانە گوێبیستی شعرەکانی من بن، هەم من گوێبیستی شعری ئەو هاوڕە شاعیرانە بم. چەندین پارچەی شوشەی تیژ و جوان و گەڕ پەرش و بڵاوە، خۆی کەینەوە و لێکی بدەین وێنەی ژیانی تەواوە. نەپەیامێک نە هەناسەیەک لە ئێوە هەر نەهات و هەر نەهات لە مێژە لە ویزگێت چاوەڕوانیتانە چاوەڕوانتانم. من لە ژیانی خۆم بەدەر لە ژیانی خۆم چوومەتە ناو ژیانی خەڵکیشەوە. یان شاعیر ئەوەیە کە بێ بە ئاوێنێک بۆ هەموو ژیانی خەڵک. ئێمە تاکە میلەت بووین کە لە دوای ئەوەی کە بووین بە هەرێمێک تاکە چەکە لە بەردەستمانە بوو مێژووی پێ بنووسینەوە شعری شاعیرەکانمان بوو بەپێی شعرەکانی ئەوان مێژوو وە چەرخان هەجارە شەخ ڕەزای تاڵەبانڵە کە بیرم دێ سلەیمانی دارولمولکی بابان بوو. لەو تاریخی ئەوە ئێمە شعرمان کرد بە مێژووش هەر ئەوە نییە بە خۆتی بنووسی لە چوارچەوەی خۆ دەبێ بچیتە ئەبێ ڕۆژێک من بە شعر باسی تۆش بکەم نەک باسی خۆم. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری زاخۆ کۆڕێکی بۆ بەرهەمێکی نوێی شاعیر موئەید تەیب بە ناوی هەلامەت شین بوو ساز کرد. لە کۆڕەکەدا شاعیر کۆمەڵێک لە شعرەکانی بۆ ئامادەبووان خوێندەوە کە دەربارەی ژیانی ڕۆژانەی خۆی و مرۆڤ بوون بوو. Ez hatim melverê wekî ahengeka îmzakirinê me diyarî kire xelkî û helbez jê xwandin. Eva herdukê divê dimahiyê dîsa ez hatim berî çap bibit me hinde nimûne li vê dirkê jê xwandin. Nêzîkî şêst helbestin heke bêjin babetên wê هەندێک سەر خەمên me Kurdan e هەندێکی سەر mirovîne mirovit vî kewnî da xewnêt mirovî xemêt mirovî ev e hemî ew helbesteniye ku çi dîwanêt me dîdanîne ev ya şeşê ye dîwana şeşê ye û hemî tiştekî dîzayn û tiştê wê hemî tamam bûyne demînît em firêkeyne çapxanê ez bawer dikim şeyvekî naborit dê hête çapkirin û belavkirin. Herkefta derêxistina dîwananî yan jî nûkeyê jêr çapê ya hozanvanê mezinê de beraber dînan û Kurdistana Iraqê Seda Muayya Tayyib
ما نوفي علامات شيمبو ما فرديت كو عم هوان بكن في ايفاري الفيل الباكشر في بريا روشنبيلي هنري وكانت هلبسه كاجوي هوزاناني بيشكشي آماده بویان بکرد هلبست ویژه هلبت جور و جور بین هلبست نشتیمانی بین هلبست نتویینه هلبست پیگوتین نواد عربی بجنی رثاء یانجی هلبست وی چند سرهات یک هاتین و گورین بکنی هلبست لە شاری هەڵەبجە و لە ڕێوڕسمێکدا کتێبی شریعەتی میل بە سێ بەرگ بڵاو کرایەوە لەلایەن هومایۆن ساحێبی نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەرکرا جگە لە کتێبەکەی بە شێوەیەکی ورد هێڵە گشتیەکانی خوێندنەوەی مودەڕیس بۆ مەولەوی خرایە بەرباس و خواس. خودی ئەم کۆڕە ڕۆشنبیری و معریفیانە ضرورن بۆ تاک چونکە دەرگایەکی باشن کە تاک لێرەوە پەرە بە تواناکان و پاشان دەواازەیەکی باشە بۆ ئەو بوارانەی کە معرفەتیاندا گەشە دەکات و وڵا دەکات. کۆڕی بەڕێز مامۆستا هومایۆن ساحێب قسەکردن و لەسەر ئەو کتێبەی خۆی کە شریعەتی میل بە سێ بەرگ چاپ کراوە هەوڵێکی زۆر جوان و متەواضعانە و بە مانای کەلیمە ئەکادیمیانەیە کە تێدا خوێندنەوەیەکی نوێ لە پاڵ ئەو خوێندنەوانەی کە پێشتر بۆ دەقەکانی مەولەوی شاعر کراون بە شێوەیەکی ئەکادیمی و بە لاکردنەوەیەکی هەم ئەپستمۆلۆجی هەم ئەنثرۆپۆلۆجی هەم ئارکیۆلۆژیانە بە شێوەیەکی ورد و دەقیق ئەڵقەیەکی ڕۆشنبیری لە ڕەمەزان ئەلان کرا لێرە بۆ ئەو بار و دۆخەی کە هاتوویە پێشەوە و خەڵک گۆشەگیر و بێتاقەت و نەخۆشیەوانە ئەڵقەیەکمان هەبێت لە ڕێگەی چوزانم ئاگادارکردنەوە بۆ چالاکی ئێمەش بەڕاستی بێتاقەت بووین دەست پێشخەریان کرد لوتفیان نوان ئێمەیان داوت کرد کە هەفتەی مودەڕیس بوو لە ڕاستی دامن بۆ هەفتەی مودەڕیس خۆم ئامادە کرد بوو کە بەڵام ئەلومەر جاتە پێشەوە نەمتوانی لە هیچ شوێنێکەوە بەشدار بم لە ڕێزگرتنی ئەو زاناگەورەیە ئێرەم بە باش زانی و ئەم ئێوارەیە لە خزمەت دۆستان نابووین بۆ تەقەلای ئەدەبی جەنابی مودەڕیز و ئەو هۆکارەکانی سەرکەوتنی چ میتۆدێکە چۆن کاری کردووە کە دیوانی مەولەوی بەو جۆرە خوێندوێتەوە هەنێ ڕەخنە و کەم و کوڕی و ئەتر لەو بابەتانیش قسەمان کرد. لە منداڵیەوە خولیای وێنە کێشان بووە هەموو دیمەنەکانی ژیانی لادێ و شارەکانی قامیشلۆ بوونەتە هەوێنەی کارەکانی تا گەیشتن بە بەدەستێنانی بڕوانامەی دکتۆرا لەو بوارەدا سەروەر عەلوانی لە وڵاتی سووریا مسر سعودیە و ئێستاش لە ئەڵمانیا وانەی دیزاین و ڕەنگ بە قوتابیەکانی ماستەر و دکتۆرا دەڵێتەوە ئەو زیاتر باس لە ئەزمموی کارکردنی خۆی دەکات. اشتريت برامج مشتهية طبعا قامشلو بجاري قامشلو وواقع استدى هفالي من حياتامي وشكا والاتموسفير كي بيجن اجتماع صريح بون يعني خاصة كرمانجيما معروف يعني معروفة جوا صراحتها وامانتها بيجي سلوكي مولبو القامش مصنبون طبعا بيجي مدرسة ما عندها حتى صفيت شهادة برامج ما اول معرض شكل مدرسة صلاح الدين ايوبي الحياة الاشورية القامشلو. أزماركة ديدان طبعا مالكة معروفهم
یه نوع مناسب که زنی کجا مالینا بس رحمتی باقی من تقول افهني خودی داتا موهبه رسم چه موهبه فنی بن افهني موهبه کش خودی دیگی بيجي او مسؤوليه شغليه خويا بس باغي ماكي وحتى ديام يجي جا نجمر تلميذ شباكيه خص المال ده قلت خب رسمي انا مادام بهنا فرحت بي از عصبي ونقلكي بيجا اختي مدرسه مادام بهنا فرحت بو شتاهيفا اتشتاد كي بيشاوت طبيعتي بينم از بيد ميزان انه كي هوالي خجاي من الميزان ده من بيد دهات ميزان ده لنجي حيوانه جبر تشولو يا مار اختي جاي تشولا مار ديتن تصميمات مار نسبه تشولو له الشغلين من كريم السوري از سال 1984 ده از بوم معلم الجامعه ده كليات فنون ده كليه عماره ده شغلين از جرافيك ديزاينر يعني تصميم شعاراتها لوجو حتى بمجال عماره شغلي مجي بس رسم بخوف كده الرسمان ده وقت من ابو يعني جارنا من هش جامعات درسها بنفس الوقت يعني هالرود جامعه كيبو جم فنانة بيرك سبتوا ديا وكشاية كيا ووطن وكي بيجن بلدية كيا وكشاو بعربي بيجن بيرك جمع نفهم ده فيلينج بيجن شعوره زلام إحساسه جميع مفهوم مدى الفنان دائما بيرك أعمق صحيا رجل وكيفيشن سطح بشكل عام زلام سطحي نولو عميقا هي شغلين من الناس تكي تشتام تشاكي هالو واضح بيجن جعفي بيرك شحالة تعبيري هنا يعني معاناة بيرك جمع قلقي شكا واضحة طاقة جمعها يعني قلقي لوني برتقالي استعمالتكم برتقالي يجي حتى تلقيك استخدام كي تبيش قليل لحاوي ويشوطي لوني رقك هاي بجا او كالت باردة وكي بيجين جمدية لوني الشين لوني كسك استعمالكم الشين وكسك برز بين ألمانيا من تاريخها فن خندية أوروبا ده أزام ألمانيا تشوف فناني وهنا أوروبا حموش ناس تكلمنا شغلي منك يعني إيش بيوت لابا جانس برساج متكن وقت بخاز كذا أفقع حموش بقيمتها حمو فاليا تكاي لو حكي تشيكي وكي كاميرا وكي فوتوغرافي تكاي بشغل سيس جاساتي بشغل بس حموش بقيمتها يكون شيري ميزانية بيكاسو ميزانية كريمت ميزانية فانكوخ ميزانية بكي نفس عدد شغلي به بس مضمونة وقالك يعني عمق الحياة تشتنب بحجم عمله وتعبه وإرهاقه وكذا أخينا تشت مضمونة ڕۆمانی بەڕێگاوە لە نووسینی دڵشاد کاوانی وەک یەکەم ڕۆمانی سادیستی کوردی بۆ یەکەم جار دەکەوێتە نێو کتێبخانەی کوردیەوە. ئەم ڕۆمانە بە شێوەیەک و تەکنیکێکی جیاواز نووسراوە. ناوەڕۆکی ڕۆمانەکە باس لە سادیست و ماسۆژیەت دەکات و خوێن و کوشتن وەک ژێدەرێکی سەرەکی لە ناو ڕۆمانەکەدا بوونی هەیە. ڕۆمانی بەڕێگاوە ڕۆمانێکی دەرونی فەلسەفی مێژوویە باس لە پێکدادانەکانی ئاین و شارستانیەت و دەسەڵاتدارێتی دەکات. من لە ڕۆمانی بەڕێگاوم توانی وتم ڕۆمانێکی کوردی بخەمەنەوە ئەدەبیاتەوە ئەویش ڕۆمانی بەڕێگاوە کە ڕۆمانێکی سادستی ماخۆسیسمیە. ڕۆمانی سادستی ماخۆسیسمی دەتوانم بڵێم من وەکو نووسەرێکی کورد
بۆ یەکەم جار لەنێو ئەدەبیاتی کوردیدا ئەم جۆرە شێوازە ڕۆمانە بنووسرێتەوە. بە شانازیەوە لە ڕۆمانی بەڕێگاوەدا توانیتم کێشە و گرفت و مەینەتەکانی گەلی کورد لە ڕێگای مێژووەوە بە شێوایشی فانتازیا و خەیاڵەوە بخەمە ڕوو. هەروەها ڕۆمانی بەڕێگاوە ڕۆمانێکی فەلسەفی دەرونی مێژوویە کە باز لە تەرمەسەریەکانی هەژاری و گرفت و ئاستەنگەکانی میلەتێک دەکا کە بە درێژایی مێژوودا تووشی چەسانەوە و نەکبەتی و نەهامەتی ورسیەتی بوونەتەوە. بۆیە من لە ڕۆمانی بەڕێگاوەدا بە شێوە و شێوازی تەکنیکی جیاوازەوە کە تایبەتمەندی هەم لە ڕووی زمان و هەم لە ڕووی شێوە و بنیادەوە توانیوتم لە ڕێگای ڕۆمانی بەڕێگاوەوە بیخەمە بەردیدی خوێنەران. هەڵبەتە نووسەران زۆر جار لەم جۆرە نووسینانە ڕادەکەن کە دوزار تووشی لێپرسنەوەی یاسایی یاخود لێپرسنەوەی ئاینی یاخود کولتوری کۆمەلگا دەبن. بەڵام من هەرساوم لەم ڕۆمانەدا گوێم بە هیچ یەک لەم ڕێکارانە نەداوە، بەڵکو توانی ئاوێتەی کۆمەلگەی کوردی لەگەڵ ئاوێتەی فکرە جیهانیەکان بکەم کە بە شێوازێکی ئەو دیاردە و دەرخستانەی من ڕۆمانەکەم پێ نووسیوەتەوە. واتە لە ئاسی کۆمەلگەی کوردیدا پێم وایە زەرورە، چونکە دوجار کۆمەلگەی کوردی هەمومان باشەزانین کە لە ڕێگەی دادگاکانیشەوە ئامارە هەیە کۆمەلگەی کوردی دوجار بەرەو کۆمەلگەیەکی سادستی چووە. هەموو ئەو تاوانانی کە ئەنجام دەدرێن لە ڕێگەی دادگاکانەوە دەبیستین ئەویش بەهۆی زۆر جار تاوانی درندە و کوشتنی مرۆڤ بە کۆمەڵ و یاخود پارچە پارچەکردن و کوشتنی دایک لە ناوان ڕۆڵەوەیان کوشتنی ڕۆڵە لەیان باکەوە. ئەمە ئەو هۆکارە بوو کە من ڕۆمانی بەڕێگاوم بۆ نووسی. من لە ڕۆمانی بەڕێگاوەدا باسی پێکدادانە ئاینیەکان دەکەم، بەڵکو شێوازی پێکدادانی وەکو دژایەتیکردن نا، بەڵکو حەقیقەتێکەیە کە پێی دەڵێن پێکدادان. باس لە ڕۆمانەکەمدا 4 کارکتەری سەرەکی هەن کە منداڵانی میر ئەمبێز بەگن. ئەوانەش دوای لە دەزانی دەسەڵایەتی هەرێمایەتی خۆیان بە دوای گەڕانەوەن بۆ گەڕانەوەی دەسەڵاتی باوکیان هەر یەکیان دەکەونە ململانێ. ئەم ڕۆڵانە کە کارکتەری ڕۆمانەکەن هەر یەکە و دایکێکیان هەیە کە دایکیان لەسەر ئاینێکی جیاوازە، واتە دایکی میخۆ جوولەکەیە، واروە دایکی قۆیتاس مەسیحیە، دایکی ئەلیکترا زەردەشتێ و دایکی مەلاخدری بەخورتیش مسلمانە. بۆیە دوای مردنی میر خزم و کەسوکاری کارکتەرەکان و ڕۆڵەکان هەڵدەستن بۆ گێڕانەوەی دەسەڵات. ئەمەش زۆرێکە لە فەلسەفەی ماکیافیلی لە نێو ڕۆمانەکاندا ڕەنگی داوەتەوە. دوای هاتنی تۆڕی داعشی توندڕە و بۆ عێراق بەگشتی و کوردستانیش بە تایبەتی نیشاندانی دیمەنی سەربڕین و کوشتنی مرۆڤ و بێبەهاکردنی ڕوحی ئینسان لە وڵاتەدا بۆ هۆی ئەوەی کە من ڕۆمانێک بنووسم بە ناوی ڕۆمانی بەڕێگاوە، بەهۆی بینینی گەنجێک کە دیمەنێکی ڤیددیۆیی گرتەی سوستانی مرۆڤێک دەبینێ یاخود دیمەنی پارچە پارچەکردن و سەربڕینی لاشەی مرۆڤ دەبینێ. ئەمە دوجار هۆکارە بۆ ئەلتەرناتیڤە بۆ ئەوەی گەنجانی وڵاتی ئێمە کوشتن خوێن شتێکی بە ئاسایی بینن. ئەمە هۆکار بوو کە من لە ڕێگەی ئەم ڕۆمانەمەوە دەمەوێ حازێک بدەم بە خوێنەری کورد کە بەڵێ مرۆڤ زۆر لەوە گەورەترە کە بکوژێ یاخود بە هیچ ڕەوایەتێک بۆ کوشتن نیە، چ بە ناوی بەرگری و هەروە چ بە ناوی هێرشکردن مرۆڤ دوجار نابێ بکوژێ.
لە سەردەمی کۆڕۆنا و بەهۆی کەرەنتینەوە هونەرمەندان هەریەکەی لە جێگەی خۆیەوە بە پێی پسپۆڕی خۆی بەردەوامی لە پێشخستنی بەرهەمەکانی خۆی و تەنانەت فێرکردنی ئارەزومەندانی هونەریان داوە. لەم بڕگەیەدا دەچینە فێرگەیەکی میوزیکی لە شاری دهۆک و باس لە گرنگی بەردەوامبوونی فێربوونی میوزیک دەکەین بە تایبەتی لەم کاتانەدا. ئەلەند خەیری و بەشار تۆفیق مامۆستای میوزیکین لە فێرگەکەدا ئارەزومەندان بۆ فێربوونی ئامێرە جیاوازەکان وانەکان وەردەگرن. بارابتره یعنی آمیرت موزیکی ام فرد گیم قطابیت خو وک مثلا وایولین پیانو ساس گیتار یعنی گلک جورت آمیرت موزیکی همی یا فرد گیم شبکه اکادمی زانستی براستی سردم کرونای نخواستم یعنی همی کاریت راستاندین ما بیل به چنده کر یعنی کو خلق کی هاندن قطابیت ما همی یعنی الویرجیت پاراستینه یعنی پرنمای تندرستی همیتن ما مستعد مجه همی آوافرد کم شبکه اکادمی های که وری وگاه مگوتی سیستم ملویرت هفتی داد روژن 1 2 3 ای ماینر جی میجر گلک باشه هی اگه هم میلو دیگر بجید 1 2 3 می با سول لا الوی فرگه پراستی کمک ماموستا بارابطه شو خدا ند بروان آمانه و چه بکالیوز بی چه دبلوم بیت همین شواز اکادمی الوی فرگه موزیکت کن الوی او کسا خل الوی بینید راستی او نشه بگیته پیمانگاه هنر جوان نشه بگیته کلیجه هنر جوان چه زاروک بیتن یان جید وید نو که افریقا بتویر دا گروجه که بشد ببتا قطابیل پیمانگاه هنر جوان سارتر دەڵێت بڕیارمدا توانای قسەکردنم نەمێنێت لە بری ئەوە لە ناو میوزیکدا دەژیم بۆ هیوای ژیانتان پڕ بێت لە میوزیک و گۆرانی تا هەفتەی داهاتوو بمێنن بە خێر و خۆشی.